کورد ئەو قەومەیە وا دەزانێت هەر کەسێک بە ئینگلیزی قسە بکاتە ڕۆشن بیرە. My name is Abotan, I am a donkey. بینید هەیکەرە چەند ڕۆشن بیر و تێگەیشتووە؟ لە بۆنەکانی ڤاڵەنتاین و سەری ساڵ یەکەم کەسەکە دەچێتە دەرەوە، بەڵام کاتێک دێتە سەر نەورۆز دەڵێ مەچوونە دەرەوە حرامە. حرامە کاکە حرامە. لەسەر سۆشیال میدیاش حرامە. ئێدە باشە کاکە زانیمان. لەسەر سۆشیال میدیاش باسی مافی ژن دەکات. لە دژی ژن کوشتنیش کتێبێکی وەرجێڕاوە کەچی لە ماڵەوە لەسەر چایەکی تاڵ لە ژنەکەی دەدات. ئەو چایە تاڵە چییە؟ باشە بەس لێم مەدە لە لایدەن سیناریۆکەتان غەڵەت دانایە حەیامان چوو. بە حەف زمانی بیانی قسە دەکا و پۆزی پێلێ دەدا، بەڵام کاتێک بە بادینی بۆی دەدوێ وا دەزانێت و بە زمانی چاخی بەردێن گوێزی بۆ دەژمێری. بسما مخارنگایەک ترشک هەبیل کیڤەیە؟ 17 18 19. کاتێک بەرنامەیەکی پێشبڕکەی گۆرانیش هەیە گوێی لێ نییە کابرا دەنجی خۆشەیاننا، گرنگ خەڵکی شارەکەی بێ و شارچێتی پێوە بکە. وەڵڵی بەس لە بەرەوەی هەولێریە دەریان کرد. هەندێک کوردی تریشان بۆ بێگانە مردوونە. دەزانین لۆ نییە گۆرانی زەکەریاش برێ؟ باشە باش کاکە تەواو بیبڕێنەوە ڕاست دەکەی. هەندێک کوردی تریشمان هەن بۆ بێگانە مردوونە. ئەو کتبایە خۆی سەر دەرچوو. لا حەولە وەلا کاکەوە نابڕتەوە کامێرەکەی بکوژێنەوە با منیش نەچمە سەر جادەی خۆڵەکە.